کاک جعفەری حامیدی سپاس بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیار سەبارەت بەو مەسلەی کۆبوونەوەی کە تازە لایەنەکانی کوردستان پێکەوە گرتوویانە. بەیاننامەیەک دەرچوو، بەیاننامەی کۆتایی کۆبوونەوەی هاوبەشی لایەنە سیاسەکانی کوردستان کە دیارە تێیدا دەڵێ ئێمە نیگەرانین کە تاوانی تێڕۆریستی شێوی یەکی بەفرامبار و پیلانە پوچەڵبووەکانی پێشتر سەرەتاک بێ بۆ ئەوەی زارێکی دیکە هەرێمی کوردستان ببێتەوە بە مەیدانی پیلان و هەڕەشە و کردەوەی تێڕۆریستی لە دژی لایەنە سیاسی خەباتگارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە دیارە وەک بە خۆدا ئاگاداری ئەمەش پاش تەقینەوەی ڕۆژی یەکشەممە واتە 25 دیسامبر کە دوو تەقینەوە لە پێش بارەگای حیزبی دموکراتی کوردستان ڕوویدا. تۆ پێت وایە ئەم بەیاننامەیە کە باس لەو نیگەرانی دەکەن ئەو نیگەرانیە چەندە جیدیە؟ بەل لە هەموو شتێک سپاس دەکەم بۆ داوەتەکەتان. سڵاو دەنێرم بۆ گیانی پاچی شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان و شەهیدانی ئەخیری ئەو تەقینەوە تێرۆریستەی حیزبی دموکراتی کوردستان. هەروەها بە بۆنەی ساڵی تازەوە پیرۆزبایی دەکەم لە ئێوە لە هاوکارانت کاک سەلاح و لە هەموو خەڵکی تێکۆشەری کوردستان و لە هەموو کریسیانەکانی دانیشتووی کوردستان و لە هەموو ئازادی خوازێک لە هەر جێگایەک کە گویان لە ئێمەیە و چاو لە بەرنامەکەمان دەکەن. ڕاستەکەی ئەو بەیاننامەیە زۆر بە شێوەیەکی واقعی نووسراوە. ئەوەی ڕاست بێ بەیاننامەکە دەری دەخا ئەو مەترسیەی کە لەسەر مجاهید جێبەجێکرا، ئەو مەترسێ احتمالی ئەوەی هەیە لەسەر هێزەکانی کوردستانی ڕۆژهەڵاتیش لە باشووری کوردستان جێبەجێ بکرێ. دیارە گومانی تێدا نییە لە باشووری عێراق لە ڕاستیدا هێزەکانی عێراقی یارمەتی دەربوون بۆ ئەوەی کە مجاهید ئەو کارەساتەی بەسەر بێ کە بەسەری هات. بەڵام لە باشووری کوردستان یا لە کوردستانی باشوور وابزانم هێزەکان بەگشتی و بەشێکی زۆر لە هێزەکان ئەم هێزانە کە لە چوارپارچەی کوردستانەوە کۆبوونەوە و هاودەردیان لەگەڵ حیزبی دموکراتی کوردستان کردو و بەر لە هەمووان دوو هێزی زۆر زۆر سەرەکی کە حیزبی دموکراتی کوردستانی ئێرانە و پارتی دموکراتی کوردستانە کە لە واقعدا هاودەردیان لەگەڵ حیزبی دموکراتی کوردستان کردو، بەو قەناعەتە گەیشتون کە ئەم مەترسیە سەرەتا و ستارتێکە بۆ جێڕانی پیلانێکی گەورەتر کە کۆماری ئیسلامی دەیەوێت لە ناوچەکەدا بە ئەنجامی بگەێنێ. و من پێم وایە ئەم ڕاگەیاندنە لە ڕاستیدا نەوعێک ترساندنی حکوومەتی کۆماری ئیسلامیە و نەوعێکیش داوای هاوار و داوای پشتیوانیە لە هاوپەیمانان کە ئێستا لە عێراقدا لە باشووری کوردستاندا لە هاوکاریدان و لە ئاستی جیهانیش داوایە لەوان کە بەهانای کوردەوە بەگشتی و کوردی کوردستانی باشوور بە تایبەتی بگەن. لەو کۆبوونەوەیدا زیاتر لە 30 حیزب و ڕێکخراوی کوردستانی هەر چوار پارچە بەشداریان کردو، بەڵام یەکێتی و گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بەشداریان نەکردووە بە پێی ئەو بەیاننامەی کە لەسەر ماڵپەڕی حیزبی دموکراتی کوردستان بڵاو بۆتەوە. تۆ پێت وایە چەندە گرنگ بوو ئەگا ئەو سێ لایەنەش بەشداری بکەن بە تایبەتی کە یەکێتی و گۆڕان خوان لە حکوومەتی هەریمدا بەشدارن؟ بێگومان زۆر گرنگ بوو. دیارە کۆمەڵیش لە ڕاستیدا بەشدارە لە حکوومەتدا، زۆر گرنگ بوو و زۆر باشتر بوو کە ئەوانیش تێدا بەشداری بکەن. بەڵام ئەوەی ڕاست بێ وەڵامی بۆ بەشداریان نەکرد، ئەو وەڵامە لە لای ئەوانە، ئەو وەڵامە لە لای من نییە. بەلای منەوە دەتوانم بڵم کە یەکێتی لە ناوچەکەدا لە ڕاستیدا بەشداری کردو، بەشداری لە پرۆسەکەدا کردو، بەشداری لە هاودەردەکەدا کردو، بەشداری لە دەرخستن و لە کەشفی پیلانەکەدا کردووە. ئەوەی لە کۆیەیە، ئەوەی لە ئاسایشدایە، ئەوەی لە پۆلیسدایە، ئەوانەی کە هاوکاری دەکەن لەگەڵ لایەنەکانی حیزبی دموکرات لە کۆیە لە ڕاستیدا دیارە حکوومەتی هەرێمی کوردستانە. بەڵام لەبێدا یەکێتی نیشتمانی حیزبی یەکەمە و پارتی یەکەمە و ئەوان زۆر چالاکانە هەوڵیان داوە بۆ ئەوەی ئەم تێرۆریستانە و ئەو کارە تێرۆریستیە لە ڕاستیدا زیاتر ئاشکرا بکرێ. لە دوایە و کۆبوونەوەی سیڕێکخرا و حیزبی هەر چوار پارچە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی کە پێکاتووە لەوێدا ڕۆژنامەوان عەلی مەحموود باسیەوە دەکات کە
هەوڵێک هەیە کە ئەم حیزبانەی کوردستانی یا بە ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ دەربکەن وەکو مجاهیدینیان لێ بکەن دیارە ئاماژە بەوە ناکە کە چەلایەنێک هەوڵی ئەوە دەدات تۆ پێ دوای بە لە بەرچاوگرتنی ئەو مەترسیەی کە بە تایبەت لەو ئاخرەدا لە بەردەمیانە پێ دوایە ڕێکخراوەکانی باش خۆڕاتی کوردستان دەبی چه هەوڵێک بدەن پێ دوایە چیان لە پێشە چانگە بنێن بۆی کە ئەو مەترسیانە لەسەر خۆیان کەم بکەنەوە. ئێستا کە باسی ئەو برایەت کرد کاک عەلی مەحموود باست کرد من لە واقعدا کۆنفرانسە ڕۆژنامەوانەکەیم دیت دەستخۆشی لێ دەکەم ئەو ئینسانە لەگەڵ هاوکارەکانی و لەگەڵ هاوڕێکانی هەمیشە بە سۆز و بە عاتفە و لە واقعدا بە بیر و بۆچوونێکی پوختی سیاسیەوە لایەنگری پرسی کورد دەکەن و لایەنگر بە تایبەت لایەنگری کوردستانی ڕۆژهەڵات دەکەن زۆر سپاسیان دەکەین بەڵام بەڵێ پرسەکە جددیە کێشەکە جددیە و ئێران بەرنامەی هەیە کە بە هەر شێوەیەک بێ بە قەولی ئەوان و بە قەولی کۆماری ئیسلامی و لە دیدی کۆماری ئیسلامی ئێرانەوە مشکلەی ئەمنیەتی لەسەر خۆی لابە کە بە قەولێک هێزە سەرەکیەکان و ناوەندە ڕەسەنەکان و ناوەندە یەکەمەکانیان لە کوردستانی باشوور جێگیر و نیشتەجێن ئەوان لە بەرنامەیاندا هەرچی بۆیان بکرێ ئەنجامی دەدەن بەڵام ئایا چیان بۆ دەکرێت وەلەوەی زیاتر کە ئاوا جاروبارە دەستی ڕەشی ترۆر بخەنە نێو هێزەکانی کوردستانی ڕۆژهەڵاتەوە شتێکیان بۆ دەکرێت دەتوانن هێرشی زەمینی بکەن دەتوانن لە ڕاستیدا لە ڕێگای حکوومەتی هەرێمەوە لە ڕێگای حیزبە سەرەکیەکانی باشووری کوردستانەوە پێش بە توانایی و بە چالێکیەکانی ئەوان بگرن بە باوەڕی من ئەوە ناکرێ و ئینتمای نەتەوەی ئێستا زۆر لەسەرەیە و پێم وایە ئەو پیلانەی کۆماری ئیسلامی وەکو تۆقلەیەکی سەر ئاوی لێدێ و هەم کەشف دەبێ هەم زیاتر ئاشکرا دەبێ و هەم لە ڕاستیدا پێشی پێدەگیرێ و ئەوان ناتوانن بەو ئامانجە گڵاوایان بگەن. چەند مانگ لەوە پێش لەسەر فەیسبووکی خۆت ڕادگەیاند کە کۆماری ئیسلامی بە خەریکە هێرشە بکات جا بۆ سەر پارتەکانی خۆرهەڵاتی کوردستان و هەر لە دواشدا ئاگادار بووین کە ئەو تەقینەوەیە ئەنجام درا تۆ پێ دوایە گوێستنەوەی ئەو شوێنێکی ئێستا لێنە چەندە گرینگە بۆ شوێنێکی دیکە ڕاگوێزن ئایا مەترسیەکە هەردەمێنێ یا ڕەنگە یارمەتیان پێ بکات ئەوەی ڕاست بێ شوێنێک کە خۆشەویستانی کوردستانی ڕۆژهەڵات تێیدا جێگیرن ئەم شوێنە زۆر زەربەپەزیرە ئێستا ئەگماگە هەر کۆیە تمەشا بکەین کۆیە کەوتۆتە سەر سێڕێیانەی کەرکووک هەولێر سلێمانیە ئەگەر نەڵێن چوار ڕێگا لای ڕانیە و لای پشدەر و بێتوێن و ئەوانەشی دێتەوە سەری ئەگەر سەیری زەرجۆز بکەین دەبینین کە ئەویش مشکلاتی ئەمنیەتی خۆی هەیە من پێم وایە پرسی ئەمنیەتی حیزبەکانی ڕۆژهەڵات ئێستا پرسی یەکەمە لە هەرێمی کوردستاندا و حەق ئەوەیە کە سەرۆکایەتی هەرێم حکوومەتی هەرێمی کوردستان حیزبە سەرەکیەکان خەڵکە دڵسۆزەکە و جەماوەری لە واقعدا دڵسۆزی باشووری کوردستان بەهانای هێزەکانی کوردستانەوە بچن و لە باری ئەمنیەتیەوە زیاتر بیان پارێزن ئەمە لایەک لای دیوەمی ئەوەیە کە بۆ خۆیان هێزەکانی کوردستانی ڕۆژهەڵات دەبێت زیاتر لە واقعدا خۆیان کۆبکەنەوە دەبێت زیاتر حاڵەتێکی ڕەزمی و پارتیزانی و حاڵەتێکی ئەمنیەتی زیاتر بدەن بە خۆیان و ئەوەی کە من پێشتریش باسم کرد کە یەک دوو نەفەر لە واقعدا مەسەجی گلەییان بۆ ناردوم کە کتومە شلەختە پلەختەن ڕاستەکەی ئەوەیە ئەو بە وەزعیەتەی کە هەیە زیاتر شوێنەکانیان ئامانجێکی باشە بۆ تەرۆریستانی کۆماری ئیسلامی بەڵام ئەگەر گۆڕانکاری تێدا بێنن ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر دەسەڵاتی ئەمنیەتی پاراستنی ئەمنیەتی بداتە دەست خۆیان و هێزەکانی ئاسایش و پۆلیسی و هێزی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا پارێزەری دەستە دووەمی هێزی پێشمەرگەی کوردستانی ڕۆژهەڵات بێ من پێم وایە دەتواندرێ باشتر کۆنتترۆلی وەزعەکە بکرێ پاشە لەو نێوەدا پێکێنانی بەرەیەک لە هەموو لایەنەکان چەندە گرنگی هەیە بۆی کە بەرپرسی پیلانەکانی دوژمن بدەنەوە یەزگار زۆر ئاواتی بەرە لە ڕاستیدا
پرۆژەی بەرە و لەواقەدا پێشنیاری بەرە کاری ئەمڕۆ دوێنێ وەسبینێ نییە. ئەمە کارێکە لە ڕاستیدا سەرەکی ترین کاری هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە. ئێمە ئەگەر پیلانەکانی کۆماری ئیسلامی یەک بە یەک لێک بدەینەوە دەبینین کۆماری ئیسلامی ساڵ بە ساڵ مانگ بە مانگ هەوڵی داوە کە لە ڕاستیدا زیاتر خۆی تند و تۆڵ بکات لە بەرابەر هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا. بەڵام لە عینی حاڵدا هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئێستاش هەروەکو 2 ساڵ 3 ساڵەوە پێش بڵاوی یەخەی گرتوون، بڵاویان لە واقعدا هەیە. ئەگەر بتوانن لەسەر چەند خاڵێکی گشتی کۆ ببنەوە وەرسەر چەند خاڵێکی گشتی بڕیار بدەن بۆ هاوکاری زیاتر و لە کولیەتی خۆیدا و لە نهایەتی خۆیدا بتوانن هاوپەیمانیەک بەرەیەک پێک بێنن، ئەمە زۆر زۆر گرینگە. یەکەم ئومێدێکی زۆر دەدا بە خەڵکی ناوخۆی کوردستان و بە ئەندامانی تەشکیلاتی ئاشکرای حیزبەکان. دووەم پرێستیجێکی زیاتر دەدا بە هێزەکان لە بەرابەر کوردستانی باشوور و لە بەرابەر پارچەکانی دیکەی کوردستاندا. و سێهەمیش لە واقعدا ئەوان لە مەبەستەکەی خۆیان لە ئامانجا گشتە سیاسیەکانی خۆیان زیاتر نزیک دەخاتەوە. ئەگەر ئەوەشیان لە شرایطی ئەمڕۆدا بۆ نەکرێ، ئەو هاوکاریە ئەمنیەتەی کە ئێستا لە بینی چەند هێزێکی سەرەکی کوردستانی ڕۆژهەڵاتدا هەیە و با بڵین لە بینی حیزبی دموکراتی کوردستانی ئێران، لە بینی حیزبی دموکراتی کوردستان و لە بینی هاوڕێیانی دۆستانی کۆمەڵەدا هەیە، حەق ئەوەیە بێ لە بەرچاوگرتنی بچووکی و گەورەیی لایەنەکانی دیکەشی تێدا بەشدار بکەن و لە بینی هەموو ئەو کەسان و هەموو ئەو جێرانانەدا بێ کە لە ڕاستیدا بە ناوی کوردستانی ڕۆژهەڵات و لە پێناوی کوردستانی ڕۆژهەڵاتدا خەبات دەکەن، ئەگەر چەند نەفەرێکیش بن و وەک ئەوانیش لە ژمارەدا زۆر نەبن. کاک جعفەری حەمیدی سیاسەتمەدار و کەسایەتی کورد، گەلێکتان سپاس دەکەین بۆ وتوێژە. زۆر زۆر مەمنونم، زۆر زۆر سپاسی ئێوەش دەکەم و سپاس بۆ داوەتەکەتان و هیوادارم ڕووداوی وا و کاری تێرۆریستی وا ڕوو نەداتەوە.